من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم سۆران جەمال تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی هەروەها بەرپرسی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆشحاڵی لەگەڵمانی کاک سۆران بەوە دەست پێ بکەین ئێوە داوای چوونی وەفدێکی بڕیار بەدەست دەکەن. وەفدی بڕیار بەدەست کێ مەبەستان لە کێیە؟ مەسرور بارزانیە یان ئەو وەفدا بێ پارتی دیموکراتی کوردستانی تیابێ و ئەوان سەرپەرشتی بکەن بۆی گفتوگۆیەکی ئەنجامداری لێ بکەوێتەوە؟ سپاسانەکەم کاکچیە، سپاس بۆ ئێوە و سڵاو لە ئێوە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی NRT. دیارە ئێمە مەبەستی سەرەکیمان لەو خاڵە کە نووسیمانەوە وەفدێکی با بڵێن بڕیار بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشدار بێت و سەردانی بەغدا بکە. مەبەستمان ئەوەیە کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی بە تایبەتی کە هەم باڵادەستی حکوومەتی هەرێمی کوردستانن هەم لە لایەکی کەوانێ نوێنەرایەتی سێ پارتە سەرەکیەکەی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەکا. پێمان وایە کە ئەم بارودۆخە ئاڵۆزەی کە دروست بووە بە تایبەتی دوای ئاکامە بووە کاریگەری خراپەکانی نەخۆشی کۆڕۆنا و پاشانیش گرژی و ئاڵۆزی نێوان پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا و هەروەها ئەو دەردۆنجەی کە بەم دواییە لە کۆتا بڕیاری یاخو پرۆژە یاسای کورتێنانی مالی عراقی و وەرگرتنی قەرز دروست بوو، وای کرد کە بژێوی ژیانی خەڵکو و هاوڵاتیان خراپێ و باری ئابووری لە پێویستی بەوە بێ کە وەفدێک بەپەلە بڕواتە بەغدا. و خۆشتان نەزانن کە ئەوە ماوەی 2 هەفتەیەک تێ ئەپەڕێ کە ئەم وەفدا هێشتا نەچۆتە بەغدا و پێچەوانەوە نامەیەکیان نووسیوە بۆ بەغدا کە ئێمە پێمان وایە وەکوێکێتی نیشتیمانی کوردستان ئەبوایە هەر بۆ 2 ڕۆژی دوای ئەوە وەفدێک پێک بهێنرایەوە بچوونایەتە بەغداوە چارەسەری کێشەکانیان بە زووترین کات بکردایە. باش ئەوەی کە پێشتر زۆر لەسەر وەکو چوونی وەفدەکانی هەرێمی کوردستان کە چوونەتە بەغدا قوبات تاڵەبانی سەرۆکایەتی وەفدی کردووە و وەزیری دارایی ئاواتی شێخ بۆ چەند وەزیرێک کە بەشدار بوون. سەرنجەکەی ئێوە لەوەیە کە وەفدی بڕیار بەدەست کە دەچێتە بەغدا تاوەکو بتوانن یەکلایی بکەنەوە ئەو دۆسیە و کێشانی کە لە نێوان دوولایە چییە؟ چونکە ئەگەر ئەم بابەتە بێت دەوتێت ینی وەکو ڕەخنەیەک لە بەیاننامەکەی هەردوو لە گۆڕان و یەکێتی دەگیرەوەیە کە ینی ڕەخنە لە ڕۆڵی خۆتان لە نێو حکوومەت دەگرین بەوەی کا بڕیار بەدەست نین. مەبەستی سەرەکی ئێمە ئەوە نییە، لەبەرەوەی ئێمە بە سوپاسەوە لە ماوەی ڕابردوودا نزیکەی 8 جار وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی برای بەڕێزمان کە قوبات تاڵەبانی و بەشداری وەزیرە بەڕێزەکان بەشداریان کردووە و سەردانی بەغایان کردووە و ئەمە دەلالەتی ئەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی حکوومەتی ئێمە گرنگێکی زۆر بە دابینکردنی موچە و بژێوی خەڵک دەکات لە بەغدا. هەر بۆ مەبەستە سەرۆکایەتی ئەو با بڵێن تیمی حکوومەتی کردو بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی. مەبەستی سەرەکی ئێمە لەوەدایە کە ئێمە لە کۆتایی ساڵدا یعنی لەم مانگەدا 2 پێشاتی سەریع دێتە پێشەوە. یەکێکیان ئەوەیە کە ئەو یاسای کورتێنانی بودجە و وەرگرتنی قەرز کە تێپەڕیوە و ماوەی 2 هەفتەی بەسەرا چووە، خاڵی حوتەمی ئەو یاسایە دەرگایەکی کردوتەوانێ بەڕێکەوتن لە نێوان هەردوو حکوومەتەکەدا بۆ ئەوەی بەپێی ئەو بڕێی سۆمۆ دایناوە کە حکوومەتی هەرێم بەشدار بێت لە پێدانی پارەی یان پارەی داهاتی نەوت و لە 150 داهاتی نانەوتیەکان. ئەمە پێویستی بەوە هەیە کە ئەو تیمەکە ئەڕوا هەر سێ لایەنەکەی تیابێ و سەرۆکی حکوومەتیشی تیابێ، لەبەر ئەوەی کە گفتوگۆیەک دێتە پێشەوانێ هەر سێ لایەنە سەرکیەکەی حکوومەت و ئەم باڵاترین دەسەڵاتی حکوومەت کە لە سەرۆک و جێگر و وەزیری دایرە بینێتەوە دەم و دەست لەوێ چارەسەری پێویستی بۆ بدۆزنەوە بتوانن بڕیار بدەن. ئەگەر نا بۆ منە یەکێ لەم لایەنانەی تیانە بە پێویست بەوە ئەکا بۆ منە وەزیری دارایی تیانە بە پێویست بەوە کە دیزان ڕاوێژی پێ بکەنەوە یاخود تیمەکە بگەڕێتەوانێ بۆ هەرێم. کاتەکە لەوەیە نەماوە کە جارێکی کە ئەمانە تیمی حکوومەت ڕاوێژ بکەنەوە لەگەڵ هەرێمە. کاتی ئەوە هاتوو کە ئەم لایەنانە بڕیار بەدەست بن و لە بەغدا بڕیاری کۆتایی بدەن و خۆشتان دەزان لە ماوەی 3 مانگی ڕابردوودا زۆربەی وردەکاریەکانی بودجە و موچە و ئەو ئاڵۆزیانە یاخود ئەو خاڵانەی کە گیر و گرفتی لە نێوان حکوومەتی هەرێم و
حکوومەتی ناوەندیدا دروست کردووە زانراوە و ئاشکرای و ئەم تیمە پێی ئاشکران لەبەرەوە سەرەتای تیمەکەەوە ماوەیەکی زۆریان بووە بۆیە ئێمە پێمان وایە چەند زوو ئەم تیمە بڕوات و باشترە بوو و هەروەها ئێمە لەبیرمان نەچێت کە بودجەی ساڵی 2021 لە هەفتەی داهاتوودا دێتە پەرلەمانەوە کە بڕیار وایە لە پێش 15 تشرینی یەکەم بودجەی ساڵی 2021 عراق بێتە پەرلەمان ئێمە تیمی حکوومەتی ئێمە لەوێ بێ زیاتر متمانە بێکتر دروزە بێتەوانی و کێشەکان چارەسەرکرێکەوەتە ئێمە ئەتوانین هەم بودجەی ئەم سێمانگی کۆتایی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی کوردستان و موچەخۆران دابین بکرێت و هەروەها توانین دەورێکمان هەبێت کە لە ئیستا و خۆ ئامادەکاری بێ بۆ پێشتر سەرنجیەوە هەبوو کە ئەوەی بۆتە هۆی ڕێگنەکەوتنی نێوان هەولێر و بەغدا پەیوەندی بە مەلەفی نەوت و بە دیاریکراوی ڕێکەوتنی 50 ساڵی نەوتی نێوان هەرێم و تورکیاوە هەیە لێمەدا لەم کۆبوونەوەدا باسی ئێمەتان کرد چونکە ئەوەی کە ڕێگرە لە ڕێگنەکەوتنی ئەم دوولایانە پەیوەندی بۆ مەلەفەوە هەیە. بەدڵنیاییەوە ئێمە لەم کۆبوونەوەانەوە لێشە ناشارموانێ لە کۆبوونەوەکانی ڕابردوو شایمە لەگەڵ لایەنە سیاسەکانی کە و لەگەڵ گۆڕان و خودی پارتیشە ئێمە بە ئاشکرایی وتومانە کە ئێمە لەگەڵ یاسای چاکسازین کە لە پەرلەمانی کوردستان و بڕیاری لێدراوە بەڵام ئێمە هەمیشە وتومانە کە پێش ئەوەی کە چاکسازی لە موچەی هاوڵاتیانە بکرێت پێش ئەوەی کە دەست بۆ قوتی هاوڵاتیان بدرێت پێویستە ئێمە ئەو ڕێکەوتن نامانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا کردویانە ئەگەر هاتوو پیاداچوونەوەیکی پیا بکرێ و زانیاری لەسەر هەبێ و چاکسازی لەوەدا بکرێت بۆ ئەوەی داهاتی هەرێمی کوردستان زیاد بکرێ و ئەو ڕێکەوتنەی کە جەنابیشی ئیشارەتی پێداوە ئێمە بە ئاشکرا وتومانە کە زانیاریمان لەسەر ڕێکەوتنی 50 ساڵە نیە و ئاگداری نین و پەرلەمانی کوردستانیش لە خولەکانی پێشوو ئەم خولەشە هەم ئەندامانی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانیش ڕۆژێک نەبوو کە ئەم ڕێکەوتنە بهێنرێتە پەرلەمانی کوردستانەوە تا لە وێنەرانی هاوڵاتیانی کوردستان وێنەرانی هەموو پارتیەکان زانیاریان هەبێت لەو ڕێکەوتنە نەگەڵ ڕێکەوتنەکانی کەش حکوومەتی هەرێم خۆتە زین لە ماوەی ڕابردوودا چەندین ڕێکەوتنی کردووە بەشێکیان باشن هەندێکیان هەیە کە پێویستی بە پێداچوونەوە ئەوە هەیە کە هەم بڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتیانی کوردستان و شەفافێتی تیابێ هەم چاکسازیەکی تیا بکرێ بۆ ئەوی هەوڵ بدەین با بڵێن داهاتی هەرێمی کوردستان زیاد بکرێ خۆتان نەزان لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەم ڕێکەوتنانەوە کە هەبوو دائیمەن ئەوە باس کراوە کە بڕی یاخود نرخی نەوت چەند بەرز ببێتەوانە لە جیهاندا ئێمە هێشتا ناتوانین موچەی هاوڵاتیان دابین بکەین لەبەر ئەو عقدە خراپانەی کە لە ڕابردوودا کراوە دیارە من مەبەستم هەموو عقدەکان نیە هەموو ڕێکەوتنەکان نیە مەبەستم لە هەندێکیانە کە پێویست بەوە پێداچوونەوەی بۆ بکرێ. باش بەپێی قسەی بەشێکتان کە بەشی زۆری گفتوگۆکە پەیوەست بووە بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بودجەی هەرێمی کوردستانەوە سبەی پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە ینی ئەو ڕەخنێر دەگیرێت کە ئەگەر جددی بوون بۆچی فراکسیۆنەکانی خۆتان ڕانەسپار بۆی کە سبەینێ دانیشتنەکە یان پێشنیازی دانیشتەکە بکەن بۆی کە لەسەر ئەم بابەتە بێ چونکە ڕەخنە زۆرە لە هێزە بەشداربووەکانی حکوومەت دەوەی کە ناتوانن موچەی فەرمانبەرەکانیش بدەن. ئەمە پێمان وایە کێشەکە لە پەرلەمانی کوردستانە چارەسەر ناکرێت ئەمە پابندی ئەو ڕێکەوتنانە بین کە لەگەڵ حکوومەتی ناوەندی هەمانە و بەپێی دەستوری عراقی کە ئێمە بڕەبودجەی هەرێمی کوردستان دیاری کراوە و هەروەها ئەو ڕێکەوتنانی لە ڕابردوودا لەگەڵ حکوومەتی ناوەندیە کراوە پێویستە ئێمە وەکو ئەڵێ چارەسەری مادام چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان هیچ بەدیلێکی کەمان نییە لە هیچ شوێنێکی کە ئێمە پێمان وایەکویەکێتی چارەسەریم کێشانە لە وڵاتانی چواردەور نییە چارەسەری کێشەکان کە ئێمە هەرێمێکی فیدراڵین لە عێراقدا چارەسەری کێشەکان لە بەغدای پایتەختە بۆ ئێمە لەگەڵ ئەوەی داین کە هەولێر و بەغدا چەند زووە بەیەکەوە کۆ ببنەوانێ و ئەگەر هاتوو ئەم کۆبوونەوانش بەڕاستی نەگەشتینە چارەسەر ئێمە داوای کۆبوونەوەی یاخو زەمینە سازی ئەکەین بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسەکان بۆ ئەوی دوا بڕیار بە هەموو بدرێ خۆشتانەزان لە ماوەی ڕابردوودا
هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی مانگی ڕابردوودا چڕ بۆتەوانێت لە بەغدای پایتەخت جەنابی هاوسەرۆکو کاگلا هورتاڵەبانی چەندین جار سەردانی بەغدای کردووە و زەمینە سازیەکیان دروست کردووە بۆ ئەوەی بارودۆخەکە ئەوەی تر خراپ نەبێت و لە دەست دەرنەچێت بۆیە پێمان وایە هەموو لایەنە سیاسەکان ئەو پەیوەندیانەی کە هەیەە لە هەرێمی کوردستان ئەوانەی کە هەیەە لە بەغدا پایتەخت لەگەڵ هێز و لایەنە سیاسی عراقیەکانیش بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە ئەو کێشانەی دروست بووە بە تایبەتی کە ئیسە گەشتۆتە لووتکە بتوانین بە هەموو لایەکمانەوانە چارەسەری بکەین کاتی ئەوەنی هەر کەسە و لە ماڵی خۆی یا لە بارگای خۆیوانێ نووسراویان بەیاننامەی هەبێت و لە هەری ئێکە بۆ خۆی بەجیا ئەو لێدوانانەیە بەڵکو بەیەکەوە هەمومان هێز و لایەنە سیاسەکان بۆ مەسلحەتی خەڵکی کوردستان و موچەخۆران بتوانین هاودەنگ بین بە تایبەتی لە کێشە سەرچیەکانە کە ئەمە بژێوی و قوتی ژیانی خەڵکە و هەروەها لە داهاتووشدا کە بەرەو ڕووی یاخو بەرەو پیری هەڵبژاردنەکانی عراق هەڵبژاردننی پێشوەختە بینەوە بە تایبەتی لە ناوچەی کێشە لە سەرەکان و ناوچە داڕاوەکانە بتوانین بەیەکەوە هەماهنگ بین ئەمانە پێویستی بەوە هەیە کە چەند بتوانین کۆبوونەوەی زیاتر بکەین خۆتان نەزای ئەمە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ گۆڕانە چەندین سەردان و کۆبوونەوە هەبووە و ماوەیەک بووە کە با بڵێن ئەم کۆبوونەوانە هەندێک دواکەوتۆ بۆی پێ پێویستمان زانی کە زیاتر و زووتر یەکتر ببینین و ئێمە دوو ئیتیفاق لە نێوانمانە هەیە هەوڵ بدەین کە بەیەکەوانێ بتوانین چارەسەری یاخو پێشنیار بۆ چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان پێشکەش باشە کاک سۆران باسی بەشێک لەو ڕێکەوتنانی نێوان خۆتان و گۆڕانە کرد ببوورە کاک سۆران ئەمانەی کە لەگەڵ گۆڕانە باسمان کردووە لەگەڵ پارتیش باس کراوە باشە ئەوەی کە گۆڕان وەکو سەرنج لە ڕابردوو هەیبوو پێی وا باسییان دەکرد کە یەکێتی پێوەست نەبوو بۆ ڕێکەوتنانی لە ڕابردوو کرا و ڕەخنەی لە جۆری مامەڵەکردنی یەکێتی لەگەڵ گۆڕان هەبوو و لە پێنەدانی بەشێک لەو پۆستانی کە ئێستەخاقی انتخابی گۆڕان بووە لەلایەنی کێتیەوە ئەم بابەتە چۆن باس کرا و دەتوانی پێمان بڵێ کە لە یەکەوە نزیک بوون ڕاکانتان؟ خۆی دیارە هەم لە لای بزوتنەوەی گۆڕان و لای ئێمە شەوانێ پلە و پۆستەکان بەلامانەوە زۆر گرنگ نەبووە زیاتر ئەو ئیتیفاقە سیاسی کە لە نێوانمانە هەوڵمان داوە کە باز بکرێ بەڵام لە پێش ئەوە شەوانێ وەزعی ناهەمواری خەڵکی کوردستان ئەو بابەتی سەرکی بووە بەڵام بە تایبەت ئەگەر هاتوو ئەو پۆستانە قسەمان لەسەری کردووە کە لە داهاتوودا بۆ ئەوی متمانی زیاتر بەیەکتر بگەڕێتەوانێ ئەو پۆستانی کە ئیستحقاقی بزوتنەوەی گۆڕانە و ڕۆژێک لە ڕۆژان و لە ماوەی ڕابردووی دو ساڵی ڕابردوودا کە دواکەوتۆ کە ئەو پۆستانیان وەربگرێ بە دڵنیایەوانێ مافی خۆیانە کە ئەو پۆستانە وەربگرن و ئێمە زەمینە سازی بۆ ئۆکەین بەڵام بیرت نەچێت کە ئێمە یەکێ لەو ڕخنانی کە ئێمە هەم لە کۆبوونەوەکەیەوە لە پێشووتریشە باسمان کردووە مەسەلەی ئەو ڕۆتینەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بەداخەوە بیرت نەچێت کە ئێمە لە 11 کۆبوونەوەی یەکەممان لەگەڵ پارتیا هەبووە ساڵی ڕابردوو ئێمە لە مانگی سیا ئیتیفاقی پێکێنانی کابینەی نۆمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەبووە تا ئیستش تازە بە تازە ئێمە هەندێک پۆست بە تایبەتی وەکیل وەزیرەکان دەست بەکارە بن و یا دامەزێن بۆیە ئەم مامەڵەکردنی ڕۆتینە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک جار پەیوەندی نابێ بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەکو ئەڵێ خەتای یەکێتی نیشتیمانی بێکە و پۆستانە ناداتێ بەڵام وەکو مەبدەئیەن ئێمە لەگەڵ گۆڕانە هاوڕا بووین کە بەیەکەوانەیە ئەوانەی کە پابندن بە پۆستەکان یاخو ئەوانەی کە هەندێک با بڵێن کارمەند یاخود بەڕێوبەر هەیە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویست بۆ ئەوکا کە گۆڕانکاریان تێدا بکەین و یا ماوەیەکی زۆرە ماونەتەوە یاخود پێویستەکە کە کەسانی کە بخەینە جێگایان بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی ئەم دەڤەرەمان پێویستە بەیەکەوە هەمووکاربین و وەشمان کردو بە بڕیار هەروەها وەکوتم پێشنیاری سەرەکیمان چارەسەرکردنی ئەو کێشانەیە کە ئیستا بەرڕووی میلەتەکەمانە بێتەوە. باشە ئەوەی کە لەسەر وەکو زانیاریەک باز دەکرێت ئەوەیە کە پێشنیازی بەشداری یەکێتی و گۆڕان هەڵبژاردنەکانی داهاتوو بە یەک لیست ئەم بابەتە باسکرا؟ نەخێ بە یەک لیست بڕیارمان نەداوە بەڵام ئێمە کوتمان زەمینەیەک ساز بکەین بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بۆ یەکدەنگ بین لە بەغدا یەکدەنگ بین ئەگەر بەرەو ڕووی هەڵبژاردنەکان کە ئەوینەوانێت لە ناوچە دابڕێنراوەکانە بتوانین هەموو لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی بەیەکەوە بەشدار بین و بڕیار بدەین کە لەکوێدا دەتوانرێ کورد ڕێژەی کورسیەکانی زیابکە هەماهەنگ بین بەڵام جارێ زۆر بۆ ئەوی بڕیار لەوانە بدەین. باشە سەبارەت بەوەی کە
باسی لەو بافڵ تاالبانی بازەوە دەکا کە ئاگاداری داهاتەکانی نەوتە بەڵام ئاگاداری گرێبەستەکانی نەوت گرێبەستی 50 ساڵی نێوان هەرێم و تورکیانیە پرسیارێک کە لەم بابەتەیە دێتە ئاراوەیە کە ئایەتی قوبول دەکا بەم شێوێ بەردەوام بێ یان فشار دەکا بۆی کە گرێبەستەکە ئاشکرا بکرێ ئەمەی بە فەرمی بە پارتی وتووە چکە باسکی کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەم بابەتە باس کراوە. خۆی ئێمە ئەو کێشانەی کە کڵەکە بۆ تا ئیستا لە ئەنجامی جێبەجێنەکردنی ئەو ئیتفاقانەی ڕابردووەوە بووە وەکوتم ئەو ئیتفاقێکی زۆر باشمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەیە بۆ دابینکردنی ژیانێکی ئاسوودە بۆ هاوڵاتیانی کوردستان بۆ بەشداریکردن لە بڕیاری سیاسی لە پەرلەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها چۆنیتی هەڵسەنگاندن و پەرپێدانی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ دنیای دەرەوە وڵاتانی چواردەور و هەروەها ئەو پەیوەندیانەمان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا بەڵام کێشە لەوەدایە کە ئێمە ئەم بڕیارانە وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەو ئیتفاقانە جێبەجێ ناکرێ بۆیە ئەوانەی کە ئەو پرسیاری جەنابیشە لەو چوارچێوانەیە کە مماتەڵا بەو جێبەجێکردنی ئەو ئیتفاقانەوە کرێ. باش هەندێک لەو پرسیارانەی کە بۆ بەرنامەکەمان هاتووە بۆم گفتوگوی ئێمە هاتووە باس لەوە دەکەن چارەسەر چییە کە ئێوە وەکو یەکێتی سەرنجێکەیە کە لەم خولەدا زۆرتر هەندێک کات وەکو ئۆپۆسیۆن قسە دەکەن بەشێک لە پەرلەمانتارەکانتان هەندێک لە کادرەکانتان بەڵام ڕێگە چارە چییە کە ئەمڕۆژ باسی بابەتی موچە و پێدانی موچە ئەوە کراوە چ شتێکتان پێ دەکرێت؟ ئێمە قسانەمان لە ڕابردووشدا و لە ئیساشان نەشاردوێتەوە ئێمە بەپێی بەرنمەیەک چوونەتە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و داکۆچی لە جێبەجێکردنی ئەو بەرنمەیە ئەەکەین بۆیە ئەوە نییە کە ئێمە با بڵێن دووفاق بێ لە سلێمانی بەنەوع قسە بکەین و وەکو ئۆپۆزیسیۆن بینەوە لە هەولێریش لە حکوومەتا بین نەخێر ئێمە لە حکوومەتین و بەشدارین لە حکومڕانە ئەمانەیە حکومڕانێکی تەندروست بێ و ئەو بەرنامەی لەسەری ڕێکەوتوین جێبەجێ بکرێ لەبەر ئەوە لە کۆبوونەوەکانمان لەگەڵ پارتی لەگەڵ گۆڕان لەگەڵ لایەنە سیاسەکانە نەمان شاردوێتەوەوانێ و ئیسەشی لەگەڵا بێ ئەو بەرنامانی کە یەکێتی هەیەی بەپێی ئەو کورسیانەیەتی بەڕاستی هەرچەنێ اتفاقمان لەگەڵ پارتیە کە بە شەراکەت لە پەرلەمان و لە حکوومەتیشا شەراکەتی ئەوە مەبەستم نییە کە 50 کە بێ و شەراکەتی ئەو بەپێی ئەو کورسیانەی کاتە بەپێی ئەو هێز و با بڵێن کاریگەریەکی یەکێتی هەیەی لە ناوچەکەدا و لە عێراق و لە کوردستانە بتوانین حکومڕانێکی تەندروست لە هەرێمی کوردستانە بکەین بۆیە ئێمە لەم قۆناغەدا پێمان باشە کە پەیوەندیەکی باشمان هەبێ لەگەڵ حکوومەتی مرکزی فیدرالی عێراق بتوانین لەوێەوە ئەو ئۆفەرانی ئەو پێشنیارانی کە لە حکوومەتی ناوەندیوانە بە تایبەتی پێشکەشەکرێ بتوانین بە هەماهەنگی پابند بین هەردوو لە هەم حکوومەتی عێراقی پابند بێ هەم ئێمەش وەکو حکوومەتی هەرێم پابند بین پێوەی بەپێی ئەوەی کە لە دەستورە هاتوو بەپێی ئەوەی کە لە ڕێکەوتنەکانە ئیتیفاقمان لەسەرکردەوە لە هەمان کاتە ئێمە جەختەکەینەوانێ کە لە ڕابردووانێ بە تایبەتی لە 6 مانگی ڕابردوودا ئێمە سیستمی لا مرکزی لە هەرێمی کوردستانمان پێشنیار کردووە کە ئەمە هەم گۆڕان کە ئیمڕۆژ باسمان کرد لە کۆبوونەوەکەدا و لەگەڵ پارتیشا باسمان کردووە و پارتیش پێشوازی لەو ئێمە کردووە و ئێمە پێمان وایە لە چوارچێوەی قوارەی سەربەخۆی هەرێمی کوردستانە بتوانین ئەم سیستەمە جێبەجێکەین بۆ هەموو شارەکانی کوردستان. باشە ینی زۆر جا دەپرسێت کە بۆچی ئەو ڕێکەوتنانەی کە دەکرێن لە نێوان لایەنەکان بە دیاریکراوی ئێوە و پارتی وەک خۆتان دەڵێن سەرنجتانەیە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە وەفدیەوە لە حکوومەت ئەم بابەتیان باز نەکردووە چ شتێک لەمپەرە و گۆڕانی ژۆکویەوە ناڕازیە لەسەر پێدانی ئەو ڕۆڵی کە لە حکوومەتیانە ئەمڕۆ بابەتە باس کراوە؟ بەڵێ بە دڵنیاییەوانەیە گۆڕانە توانن خوان ئەو ڕەخنانی کە هیانە باسی بکەم بەڵام ئێمە بەپێی ئەوەی کە و کوتمان ئەو ڕێکەوتنەمان هەیە لەگەڵ پارتی بۆ نمونەیەکی لەو ڕێکەوتنانەوەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بەیەکەوانێ و لەگەڵ گۆڕانیشا بتوانین پرۆژە یاساکان پێکەوانێ پێشنیار بکەین لە پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سەرۆکی هەردوو کوتلەکە و پاشانی لەگەڵ کوتلەکانی کە بتوانین ئەو پرۆژانەی کە گرنگە بەلای خەڵکی کوردستانەوە ئیتیمامی زیاتری پێ بدەین بەڵام خۆتان نەزان لە ماوەی ڕابردووی 3-4 مانگی ڕابردوودا
کە ئێمە هەندێک پێشنیارمانە بۆ سەیرەکەی لەلایەنی با بڵێن پارتی دیموکراتی کوردستانەوانێ لە وەکو پێویست جێبەجێ نەکراوە با بڵێن نزیکترینیان ئەوە بۆ کە لابردنی پارێزبندی لەسەر هەندێک پەرلەمانتاری کوردستان کە ئێمە 4 پەرلەمانتاری کوردستان وەکو ئەڵێ ویسیان پارێزبندیان لەسەر لا ببرێ هەموو هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بە یەکێتی شەو پێشنیاریان کرد کە ئەم پرۆسێ دوا بخرێ بۆ ماوەشی کە چکە مێگەڕیزی نیشتیمانی هەرێمی کوردستان تێگەدا بەڵام سەیرەکەی وەکو خۆی جێبەجێ نەکرا لەگەڵ ئەوەشتا کە ئێمە ئیتیفاقمان هەیە لەگەڵ پارتیەکە بێ گوێ لە یەکتری بگرین ئیتیفاق لە نێوان دوو لایەندا کاگری ئەوە نییە کە لایەنێک بڕیار بدا لایەنەکەی کە دوای بکەوێت ئیتیفاقەوەیە کە ئێمە گوێ لەوان بگرین ئەوانیش گوێ لە ئێمە بگرن لە سەردانی کردمان بۆ وڵاتانی چواردەوت پێویستە پێشەوەی وەفدەکان بڕۆنە ئەوێ سەردانی ئەو وڵاتانە بکەن پێویستە پێشەوە لەگەڵ لایەنە سیاسیەکەی کە ئیتیفاقی سیاسیت هەیە پێشنیارەکانی وەربگری گویان لێ بگری و بەشدار بن لە وەفدەکاندا نەک ئەوەی کە وەفدی هەرێم بچێ سەردانی وڵاتانی چواردەوت بکە پاشان بێتەوە نەتیجەکانیشی ئەگەر باز بکرێت لەبەرەوە ئێمە پێمان وایە ئیتیفاقێکی تابڵی باش کراوە بۆ بەڕێوەبردنێکی باش و تەندروستی حکوومەتی هەرێم بەڵام جێبەجێکردنەکەی لە ئاستی پێویستان نییە هەروەکو پێم وتی مەسەلەی ڕۆتیناتە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە دامەزرانی فەرمانبەران و کارمەندەکانە مەسەلەی لا مەرکەزیەتە مەسەلەی دروستکردنی ئەو هەیئاتە زۆرانەیە کە دروست کرا هەرچەندە هەندێکی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بناغێکی بۆ دانراوە کە ئەمانە هەنگاو بە هەنگاو ڕۆتین لە حکوومەتی هەرێمی کوردستانە زیاد دەکات ئێمە لە ماوەی ڕابردووی ئەو 4-5 مانگەدا کە بەهۆی نەخۆشی کۆڕۆنا و زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانمان بەسەر کردوتەوانێ بۆ هاوکاریکردنی نەخۆشخانەکان یاخود بۆ خەڵکی هەژاری خۆمان لەوێ سێرمان کردووە زۆربەی ڕۆتینی جێبەجێکردنی بەرنامەکانی وەزارەتی تەندروستی کە نەیانتوانی وەکو پێویست جێبەجێکردن نمونە ئێمە سەردانی گەرمیانمان کرد بۆ 7 مانگ پێشەوەی کۆڕۆناش دەست پێ بکات داوای سیتیسکانیان کردووە بەڵام بۆیان جێبەجێ نەکراوە ئەمانە پێویست دەکات لە هەموو لایەکمان کە ئەو نیزامی لا مرکزیە گرنگی پێ بدەین و جێبەجێ بکەین و خۆشبەختانە هاتوۆتە سەرخەت پێمان وایە لە داهاتوویەکی نزیکدا کە لەم هەفتەیە یان هەفتەی داهاتووە بێت کە وەفدێک لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست بووە کە لەگەڵ لایەنەکانی یەکێتی و پارتی و گۆڕانە قسە ئەکەن بۆ ئەوەی میکانیزمەکانی چۆنێتی جێبەجێکردنی سیستمی لا مرکزی بچێتە قۆناغەکانی جێبەجێکردنەوە کە خۆی لە دوو هەنگاو دەبینێتەوە هەنگاوی یەکەمیان قۆناغێکی کورتە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەتوانێت لەگەڵ گۆڕان لەسەر ئەمە قۆناغی دووەمیان ئەوەیە کە هەموو پێکەوە لە ساڵی ئایندەدا یاسای ژمارە 3 ساڵی 2009 با بڵێن هەموار بکەینەوە. کاک سۆران لەگەڵ گۆڕان لەگەڵ ئەو بابەتە ڕاتان هاوبەش بوو هاوبەش و کۆک بوو لەسەر زۆربەی شتەکان بە تایبەتی زۆر باشە کاک سۆران خاڵیەکە کاک سۆران زۆر باشە ئەوەی کە باست کرد بەشێک لەو ناکۆکیانی کە هەیە لە نێو حکوومەت و پێنەدانی ڕۆڵیان ئەو بەرپرسیارەتی و با بڵێن کورسیانی لە نێو حکوومەت بۆ وەکو یەکێتی لەلایەن پارتیەوە بەشێکی خەڵک دەیبەسێتەوە بۆی کە ناکۆکی هەبێت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی پەیوەندیەکانتان لە ئێستاە چۆنە پێشتر پێشنیازی ئەوە بە ئەخرابەوە بەردەست کە ڕەنگە یەکێتی پێشنیازی کشانەوە لە حکوومەت ینی بخاتە بواری جێبەجێکردنەوە هێشتا ئەم جۆرە لە پێشنیاز ماوە لە نێوەیەکێتی یان ئەو ڕایە زاڵەکە دەڵێت دەبێت لەگەڵ پارتی ڕێبکەوین. وڵاهی ئێمە لەم بارودۆخەدا ئەو پێشنیارانی کە بەلای هاوڵاتیانی کوردستانەوە چی گرنگ بێ ئێمە ئەوە جێبەجێەکەین ئێمە هەروەکو ئاماژەم پێدا ئەوە ئیتفاقانی هەمان لەگەڵ پارتیدا گرنگی پێدەین چاوەڕێەکەین چەندی جێبەجێ ئەکرێت و بەرەو پێشەچێ بە تایبەتی ئیسە ئێمە دوو هێزی سەرەکی دروستکەری حکوومەتین پێشنیارمان کردو کە وەفدی حکوومەت بە زووترین کات بچێتە هەرێم بچێتە بەغدا ببوورە ئەمە ئەگەر هاتوو دوا بکەی بۆ نمونە کەواتە تۆ گوێنەگرتنە لە دوولایانی سەرەکی حکوومەت ئێمە پێشنیارمان کردوە کە سیستمی لاب مرکزی جێبەجێ بکرێت ئەگەر ئەمە مماطەڵی تیا بکرێت و دوا بخرێت ئەمە گوێنەگرتنە لە دوولایانی سەرەکی پێکێنەری حکوومەت داوامان کردووە کە هێز و لایەنە سیاسەکان کۆ ببنەوانێ پێشنیار بکەین بە هەموو مانەوانی چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ هەڵبژارنەکانی ناوچەدا برێنراوەکان ئەگەر لە کوردستانیشانە بێ بەڵام لەو شوێنانەدا ئەمە ئەگەر هاتوو جێبەجێ نەگری کەواتە گوێنەگرتنە لەلایەنە سەرەکیەکانی پێکێنەری حکوومەت وەگەلێ پرس و ڕایکە کە بە تایبەتی باسم کرد لە مەسەلەی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی چواردەور و جیهان ئەمانە پێویستە هەموو بەیەکەوە بڕیاری لێ بدەین لە کاتێکە ئەگەر هاتوو ئەم هەنگاوانە ئەم هەوڵانە هیچی گوێی لێ نەگیرە ئەو کاتە کاتی ئەوە دێت کە ئێمە لە کۆتایی ساڵ و سەرەتا
کۆتای ساڵی داهاتوودا بەڕاستی بیرێک لە ئەو باردۆخە بکەینەوانێک کە تۆ لە حکوومەتێکابی کە گوێ لەلایەنە سەرەکیەکانی حکوومەت نەگیرێت ئەو کاتە پێویست بەواکە کە بیرێکی کێ لێ بکەین. واتە ئەگەری کشانەوە هەیە لە حکوومەت؟ ئێمە کاتی خۆشی هەر باسمان کردووە کە ئێمە کشانەوەی لە حکومەت دەگە بزانین خزمەت بە هاوڵاتیانی کوردستان دەکات. ئیستا بڕیاری لێ دەین لە بەیانی زووتر نییە کە ئێمە بڕیاری لێ بدەین، بەڵام ئێمە بێ بزانین کە چ بژاردەیەک بۆ هاوڵاتیانی کوردستان لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە. لەبەرەوە ئێمە بژاردە زۆرە لە نێوان ئەوەی کە ئێمە هەندێک ترسیان هەیە لایەنە سیاسیەکانی هاوڵاتیانی کوردستان کە دوو ئیدارەی دروست بێ. ئێمە هەندێک مەبادئی سەرەکیمان هەیە. ئێمە سەرەتایی با بڵێن هەموو مەبادئەکانمان کە پارێزگاری لە قوارەی سەربەخۆی هەرێمی کوردستانەکەین. دوو بە هەموو شێوەیەک ئێمە دژی دوو ئیدارەیین و دابشکردنی ئیدارەی هەرێمی کوردستانی وەکو جاران کە هەبووە. سێ ئێمە لەگەڵ ئەوەی کە هەموو بەیەکەوانێ مشارەکە بکەین لە بڕیارە سیاسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە چۆنێتی ئیدارەدانی هاوڵاتیانە. لەبەرەوە ئەم با بڵێن پێکەوە کارکردنیە زمینە ساسی هەم لەلایەن پارتی و لەلایەن گۆڕان و با بڵێن لایەنە پێکێنەرەکانی حکوومەتەوە بۆ کراوە. بۆیە ئەو خاڵانی کە زیاتر پێکمانەوە بەسێتەوە زیاترە وەک لەوەی کە با بڵێن دوورمان بخاتەوانێ. بۆیە ئێمە پێمان وایە تەنها و تەنها مەسەلەی ڕۆتین و جێبەجێنەکردنی ئەو بڕیارانی کە ئێمە لە کۆبوونەوەکانە بەتایبەتی لەگەڵ پارتیایی دێن ئەوە هۆکاری سەرەکی کێشەکانە. نمونە دەدەمێ ئێمە لە کۆبوونەوەدا کە ئێمە 2 هەفتە پێشیستا لە کۆبوونەوەی لەگەڵ پارتیە هەندێک بڕیار درا کە لە ماوەی 2-3 ڕۆژە 4 ڕۆژە ئەبووە بڕیاری لیژنەکە بدرایەوە 18 ڕۆژی بەسەر ڕۆشتەوە هێشتا جێبەجێ نەکراو لەوانێ 4-5 ڕۆژی کەشی پێ بچێ 20 ڕۆژ لێرە 10 ڕۆژ لەو لە ئەمانەوە ئەکە هاوڵاتیانی کوردستان لەوایە نەماون کە چاوەڕێی یەکێتی و پارتی و گۆڕان بکەن بۆ ئەوەی کە بزانن کەی کۆبنەوە بڕیارەکانە دەن. هەندێک بڕیار پێویستی بەکاتەیە هەموارکردنەوەی یاسا لە پەرلەمانە پێویستی بەکاتەیە، بەڵام هەندێک بڕیاری کە پێویستی بە کارێکی سەریع هەیە خێرا هەیە لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغدا. سپاس بۆ سۆران جەمال تاهیر ئەندام مەکتەبی سیاسی و بەرپرسی پەیوەندیەکانی هێئەتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ ما بوویت.